هفتاد آتنا سالانی سال 2019 پیروز بایم خوارسته گشت کردستانی نشتیمان پرور به تایبەتی بنەماڵە سەربەرزین شەهیدان هەر وەسا پێشمەرگەیان قەهرەمان هیڤیامە ئەوە ساڵە 2019 ساڵە بڕی خۆشی و ئارامی بیت ساڵە ئێگرتنا ملەتی کورد بیت. امیدوارم سالی 2019 وەکو سالی 2019 خۆشتر بێت و پڕ لە خێر و بەرەکەتتر بێت بە بۆنەی هاتنی ساڵی 2019 پیرۆزبایی لە گشت سەرجەم خانەوادەی شەهیدان ئەکەین. لە ساڵی 2018 زۆر ناخۆشیمان بینی ئێستا هیوادارین ساڵی 2019 ساڵێکی پڕ بەرەکەت بێت و بۆ هەموو گەلی کوردستان پڕ لە خۆشی بێت. ئینشەڵا ساڵی 2019 ساڵێکی خێر و خۆشی و ئاوادانی دەبیتن کوردستانێکی ئازاد دەبیتن بەرەو باشە دەچیتن ئینشەڵا پەیوەندیەکانی کوردستان لەگەڵ هەموو جیهان پەیوەندیان باش دەبیتن بەرەو ئازادی دەچین. خێرهاتنا ساڵە 2019 دەکەین و ئەو ساڵە ببیتە پڕخۆشی بۆ گەلی کوردستانێ و از هەمی دەستندەیەکی شەهید ئاماچی دەکەم و پێشمەرگەیان قارەمان و ئەو ساڵە ببیتە خێر و بەرەکەتە گەلی کوردستانێ و ئینشاءڵڵا پێک بە ژیان بیتن و بەرەو کوردستانەکە و بەهێز بچین.